ئاڵن ئاخۆ لەنیا ئەم جلی هەنگەوانانی بۆ لەبەر کردووە. من ئەمڕۆ لە سروشتێکی زۆر جوانی شارباژێڕم، شنەبایەکی زۆر خۆش جەماعەت، حەز ناکەم بچۆڵم، ئەمەنە باقی خۆشە، ئەمەنە هەوایەکی خۆشی هەیە. ئەمڕۆ هاتوومەتە لای دوو هەنگەوانی زۆر زیرەک و شارەزا لە بواری هەنگوین و دەمەوێت ئەمڕۆ ئێوە بەجێم نێڵن بە هیچ جۆرێک، چونکەم باسی شیرینیتان بۆکەم، باسی هەنگوینتان بۆکەم، بە نمونە خۆم ئەنجا باسی گوڵتان بۆکەم، باسی جۆرەکانی هەنگوین ئەسڵی و عادی بیرتان نەچێمە زۆ گرنگە. ئایا نرخی هەنگوینی ئەسڵ بە چەندە و ئایا هەنگوین دەبێت لەکوێ بێت تاوەکو بزانین زۆر ئەسڵە بۆیە بیرتان نەچێت. ئەمڕۆ هەر بەم جلانەوە داخڵە بن، چونکەم هەنگەکان هەموو لە دەرەوەن و خۆتان نەزانن. ئیتر بەخوا من هیچ شارەزاییەکم نییە، ئێستا حالیەن ئەچم خۆم فێرەکەم و ئێوەش بەجێم نێڵن. بەڕاستی بەرنامێکی زۆر تایبەتە بێ، غەیری ئەوەی کۆمەڵە زانیاریە بەخشینەوە، گوێتان لە سرودی ئاینی زۆر خۆشە بێ، گوێتان لە گۆرانی ڕەسەنە کۆنەکانە بێ، بۆیە لەگەڵم بێت. هۆشوانی بەهرەدار یا الله یا ڕەحمان، هیچ نییە شاخە و داخە و ئەکەوی و بەرە بیتەوە و تەبیعیە. طبعاً ئەمڕۆ جلەکانم جیاوازە لەبەرەوەی من یەکسەر حەساسێتم هەیە لەگەڵ هەنگە ئاوسن. ئەنجا سەلام عەلەیکوم. چۆن کاک خەلیل؟ چۆن کاک محەممەد؟ قوربانی بم. ئەرێ یەک شەڕە دووکەڵتان ناوەتەوە لێرەوەش دووکەڵە چییە؟ ئەو دووکەڵم تێبگێنن. زشی کاک محەممەد گیان. ئەو دووکەڵە چییە کاک محەممەد؟ ئەو دووکەڵە وا ئیجابەکە کە دووکەڵ بکەی بۆ پشکنینی هەنگ، بۆ کارێکە بۆ ئەوەی کە ئاڵۆزی دروست نەبێت. ئەو دووکەڵە پاکەتە ئەسووتێ یان شتێکی تایبەت بە خۆیانە؟ شتی تایبەتیشمانەیە، بەس ئەمڕۆ پاکەتمان هێناوە. یعنی ئاساییە هەر جۆرە دووکەڵێک بێ؟ باشتر وایە توێکڵی پرتەقاڵ بێ، توێکڵی میوە کان بێ باشترە، بەڵام لەگەڵەوەشە هەرە بێ کارتۆنی لەگەڵا بێ. یعنی چۆن ئەتوانی بۆم شیکەیتەوە کاک محەممەد کە ئەم دووکەڵە وەکووەڵی تەفتیش بە کوردێکی خۆمانی هەنگ چۆنیە؟ بابەتی دووکەڵ هەنگ کە دووکەڵی لێ ئەدەی باشە ضرورەتە. ئەم هەنگە ئێمە هادیە زۆر دووکەڵی ناوێ، بەس هەر ئەبێ دووکەڵت هەبێت. کەواتە و دووکەڵە بۆیە بێنە دەرەوە بچوڵێن بۆ ئەوەیە کە وا حاڵی بن کە ڕووداوێ ڕوویداوە بیریان لای خۆیان بێ، نەک بیریان لای ئەوە بێ بدەن بە تۆ. زۆر باشە. طبعاً لێرەیە هەنگێکی زۆرمان لێ ئاڵاوە. ئەمە یەک شانەیە کردومانەتەوانە کاک خەلیل؟ ئەمە یەک شانەیە بەڵێ. ئەم ماشەڵام هەموو هەنگە یەک شانەیە؟ نەنا هەرێکی و تایبەت بە خۆیەتی. تایبەت بە خۆیەتی. سنووقە و هەر سنووقە چۆن شانەیەتیایە کاک خەلیل؟ هەر سنووقە پێی شانەکانە پێی جۆری هاانکەیە، پێی کوالتی هاانکەیە، پێی بەهێزی و لاوازی هاانکەیە، ئیتر لە 10 شانەوە هەیە تا 8 شان تا 5 شانە بەو جۆرە. ئیتر ئەم تەبەقانە هەر کە بوو بە تەبەق ئیتر ئەڕوا بەرەو 20 و 25 و 30. زۆر باشە. با حەزەکەم پرسیارێکی بەوە دەست پێ بکەین و بزانین کە چۆنین. منەمە جارە یەکەمین شت پرسیارێکی بکەم. ئایا تۆ بڵێ هەنگەکان سۆشیال میدیایەکی تایبەت بە خۆیان هەبێ؟ لە قورئانە خوای گەورە سورەتێکی هێناوە بە ناوی هەنگەوە. ڕاستە. وایش فەرمێ بسم الله الرحمن الرحیم وأوحى إلى النحل وأوحى ربك إلى النحل أن تتخذ من الجبال بيوتا ومن الشجر ومما يعرشون. يعني وحی هاتۆ بۆ هەنگ باشە؟ باش. جیهانێکی تایبەتی خۆی هەیە. باش. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نمونەی ئیمان ئینسانی ئیماندار بە هەنگ هێنێتەوە کە پاکە خوا پاکی لێ دەرەچێت، بەسەر پاکەوە نیشێ و بەسەر هەر شتێک شەو بنیشێ مفسیدی ناکە، خراپی ناکاتێکی نایە، بۆیە شیفای تایە و بۆیە پاکە بەرهەمێکی شیفابەخش بە کۆمەلگادا بە مرۆڤەدا. باشە. ئیتر جیهانی هەنگ جیهانێکە هەر کەسێک بێتە ناوێەوە زیاتر ئیمانی بەخوا بەهێزترە بێ، زیاتر
عەزەمەت و توانست و دەسەڵاتی خۆی گەورەی بۆ دەرەکەوێ و مامەڵەکرد لەگەڵ هەنگی شا بەڕاستی شتێکی زۆر نەوعی و تایبەتە. یعنی ئارامی بە دڵ و بە ڕۆحی ئینسانە بەخشێت چونکە بەڕاستی ئەوەی هەنگ ئەیکا ئەو زیندەوەرە بچکۆلەیە ئەنەگەرەوە بێت کاک محەممەد چەندین مەکینەی جیاواز سبحان الله لەم هەنگا هەیە کە مەکینەیەک لە ناو سکەیەتی مۆم دروستەکە شانەکە دروستەکە دروستە مەکینەیەک لە دەمیوێتی کە شیلەکەی پێ دروست دەکرێت ئەوەن وا جایزە بڵێ هەنگوینی پێ دروست دەکرێت بە ئەمری خی گەورە ڕاستە هەنگوینی پێەکرێت ڕاستە بەڕاستی دروستکراوەکانی خۆی گەورە نکۆڵی لێ ناکرێ و هەموو گردون توانای دروستکردنی بەسیترین شتی نییە ئەوە کاری خواگیان و هەزار جار سواز بەخوای گەورە. ئێستا بابینەوە سەر ئەو عەقڵەی کە خوایاوێتی بە مرۆڤ وایە هەر یەکەمان لە بوارێک ئەمە کارەکەین ڕاستە هەموو شتێک لای خی گەورە بەڵام لە کۆتاییان مرۆڤی دروست کرد و خی گەورە عەقڵێکی یاینەتێ کە ئێمە بەکاری بێنین ئەوەنی لە ژیانەی باشە. من بیر لەوە کەمەوانێ ئەم هەنگانە کە ئێمە هەموو زانین شاژنیان هەیە وایە من ئەمێ پرسیارێک بەمانە دەست پێ بکەم ئایا ئەگەر هاتوو شاژن دەرکرا یاوە خۆت ئاڵێ گۆمەلەکیان لێ کرد ئایا ئەو شانێ چی لێ؟ کاک محەممەد گیان لە خزمەت لەنێخانە فەرمێ ئەگەر شاژن ڕۆی شاژن لەمە هەنگە چی بەسەردێ؟ وڵایی هۆکاری نەمانی شاژن کۆمەڵی هۆکارە یەکێک لەوانە هەر هەنگ خوا غەریزەیەکی پێداوە کە حەزی لە پورەدان بێ باشە غەریزەیەکە ئەمە هەنگ هەیەتی لە هەنگێکۆ بۆ هەنگێکی تر گۆڕانکاری بەسەرادێ یعنی لە ڕەگەزی هەنگێکەوە بۆ ڕەگەزێکی تر گۆڕانکاری بەسەرادێ. بەڵێ ڕەگەزی پورەدان لە هەنگی کوردیە زۆر زیاترە بەس بۆ نمونە لە کارنیکایە کەمترە. هۆکاری نەمانی مەلیکە یەکێکیان ئەگەڕێتەوە بۆ تەمەن باشە بێ 5 ساڵ عمری تەمەنەکە باشە ئەمە یەکێکە لە هۆکارەکانی. یەکێک لە هۆکارەکانی تر لە کاتی پشکنینە ئەشێ شوێنێکی ئەم مەلیکەیە عەزێتی پێ بگاوەکو قاچی وەکو باڵی باشە داوێ ڕوو بدا نەتوانێت سەرپەرشتی کۆمەڵەکەی بکە باشە نەتوانێت سەرپەرشتی کۆمەڵەکەی بکە ناچاری ئەەکەن کە شارەکە بەجێ بێڵێ یعنی کۆمەڵەکە بەجێ بێڵێ سنووقەکە بەجێ بێڵێ. سەرقاڵی هەنگن هەر هەنگە بین و خۆی بیایە هەنگەکان سەرقاڵی ڕاکێشانی شیلن باشە ئەم شیلە وەریەگرێ لە سروشتە ئەمە نیزامێکیان هەیە نیزامی ضرورەت بەڵێ هەمویان فێرکراون زۆر باشە یعنی هەر کە لە دایکە بێ یەکسەر لە ناو ئەو سیستەما ئیشە وەختێک پێڵێن بڕۆ گەردە گوڵ بێنە پێشی ئەڵێن بڕۆ لە کوێ گەردە گوڵ بێنە و بۆ کوێشمانە وەختێک ئەڵێن ئاو بێنە ئەزانن لەکوێ ئاو بێنن بۆ کوێیان گوێ ئەمە یعنی ئیشیان هەڵەیتیان نیە هەنگ ڕاستیت ئەوێ ئێمە زۆر جار وەکو هەنگەوان هەڵەکەین بەس هەنگ هەڵەنا ئەم هەنگوینە مرۆڤ ناتوانێت دروستی بکاتەوە ئەم هەنگوینە بەم تایبەتمەندیە کە شیفابەخشە کە تامێکی تایبەتی هەیە چونکە فەرقێکی زۆر هەیە لە بینی هەنگوینێکی دروستکراوە بێ بە شیلە بە شەکر یان بە لیمە دۆزیان بە هەر شتێکی تر کە تێکەڵەیە و دروستەکرێ لەگەڵ ئەو هەنگوینە پاکە سروشتیە حەڵاڵەی کە خوای گەورە بەخشیوێتی لە ڕێی هەنگەوە یعنی ئێستا بۆ نمونە دروستکردنی هەنگوین زۆر ئاسانە باشە بەڵام قەت تایبەتمەندی هەنگوینە ئەسڵەکەی نییە مرۆڤ ناتوانێت ئەو بکە مرۆڤ دەستی بۆ زۆر شت بردووە ئەکرێ زۆر شت بکە بەڵام ئەسڵ و فەسلی هەنگوین و دروستکردنەوەی لەسەر هەمان تایبەتمەندی نەک ئەوە هیچ شتێکی دروست ناکرێتەوە هیچ شتێکی ئەوە یاسایەکی تایبەتە لە سوورەی فەتح خوای گەورە فەرمێ لەن تەجیدە لیسونەتی لای تەبدیلە یاسا و دەساتیری خوا لەسەری بڕۆ ئەتگەێنێ بە مەقسەد کە لێت لادا تەواو. ئێستا بۆ نمونە هەنگەوانی ئیجتیهادێکی زۆر هەڵەگرێت ئەتوانی ئەم هەنگە لە ناو 100 لەگاڵەوە بەخێویکەی لە ناو زەمیلا بەخێویکەی بەو دارەوە بەخێویکەی کۆچەڵێکی ئەوکەی بە قوڕ لەیا بەخێویکەی باشە ئیجتیهادی زۆر هەڵەگرێت لە بەخێوکردنیە لە بەرهەمهێنانیە جاران مرۆڤ کەمتر بوو
پێویستەکانی کەمتر بوو لە دەرودەشتا ئایدۆزیەوە بەڵام وردەوردە بە پێی تەڵەب و حەزی ئینسان بۆ هەنگوین بەکارهێنەرنی عنی بۆ خواردن و بۆ نەخۆشیەکان ڕێگەی جیاوازی دۆزیەوە بووی کە تەتەوریدا بە بەخێوکردنی هەن ئەم هەمە کە پورە ئەیە ئەڕات ناودار ئەوات ناو شاخ ڕۆدە شوێنێکی ترەوە لەما نامێنێ هەمان ئەو گوڵە ئەخوا کە من دامناوە لێرا و لە ناو سنۆخکایە ئێستا بەڵام ئیتر خەڵکێکمانەوە بە دۆزینەوەی و گران ئەفرۆشتێتەوە باشە کاک محەممەد من ئێستا لێرەیە دانیشم بڵێ بۆ بزانوانە چۆنیوە چنەوە ناسنووتەکان طبعا هەنگ هەمووی ئەزانێ بۆی کوا بڕاتەوە ئەزانێ بۆی کوا بڕاتەوە ماڵی خۆی ئەزانێ بۆی هەیە بڕاتەوە سنووقی خۆی و ماڵی خۆی غەیری نێرە نێرە ڕێپێدراوە بڕوا بۆ هەموو ماڵێ لەم ماڵانە کە هەیە ئەنجا ئەڵێم ئێستا چیەکەین کاک محەممەد ئیشی هەنگەکەین ئێستا ئەی تۆزی ساحت نەکەین ئاوێکی سار خۆینەوە یاڵا ئینسان کە تەمەڵ بوو هەروایە خواخوایەتی دانیشێ تاالە نیەخان ئێمە ڕۆژی وا هەیە ئەم زنانە بەرمانە هەمووی بێ بە ئاو کاملەوێ بە ئاو کا خەلیل ئەمڕۆ وا ناکەین بڵێ بۆ ئەڵم با بینەرانیش لێمە عادز نەبوون و ئیلاک نەبوو وردە 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 بەر قادری زەنابێ گەرێ هود هودەکەی بادی سەبا بێلا سەباتان گەر تەختی سولەیمانیەی خاتە هەواتان دوێنێ نافەسم بوو بە عەتار خانەی هێنای کە سەبا نامەی موشکینی وەفاتان دڵڕایی وەبیست و ماڵێن وا لە مەدینە ڕۆحماوە کە بیکەم بە فیداتان بە فیداتان لەم گوڵشان ئەگەر حاڵی دڵ و ڕۆحم مەپرسن ئەی مرغی زوبانم شەو ڕۆژ نەغمە سوراتان بێخود کە هەتیوی داری ئەولادی ڕەسوولە نازدارم فرامۆشی مەکەن تووبی و خوداتان گەرێ هود هودەکەی بادی سەبا بێلا سەباتان گەر تەختی سولەیمانیەی خاتە هەواتان هەستەکەم هەنگەکان دێت ئاڵاون دەنگەکەیان زۆر بەدڵە ئامین ئامین باشینەوە بزانین چییە کاک محەممەدیش بەخوا کاک محەممەد کەوتۆتە ناو ئەو هینانەوە و ناو سنووقانەوە باشتر دووشت جیاکەێندا لەنیە بەڵێ کاک محەممەد خاوەنی ئەم هەنگڵانەیە و خاوەنی بڵاندی کێوە خاوەنی بەرهەمەکەیە زۆر ڕاستە لەگەڵیان حەوت ساڵە باش هەوی هەنگەوانی هەیە ئەندامی کۆمەڵی هەنگەوانی کوردستانم بەڵام زیاتر ئیشی فرۆشتنەکە لەسەر شانی منە کەواتە ئەمان ئەتوانین بڵین ژینگەیەکیان هەیە وەی وەی وەڵڵی پێوەی یاب وای ئەخی ئەمە ڕێک لە بەردەم سنووقەکانە شوانە بیوەستێنە شوانە نەبیوەستێنە قاشم سڕ بوو ئەوە نەو قسە پیاوە دڵخۆیە هەنگانە گرتیت کاکە هەنگەکان لێم دوورکەونەوە توخوا بۆ ڕۆژی ڕەش هەڵیگرە بۆ ڕۆژی ڕەش ڕێیەکی خەیاڵیمان بڕیوە تا گەیشتوین بێرە بۆ ئێمە هینە شاخ لێرە دوورە ئاوەدانیە نەوعەتی گوڵی جیاوازی لێ شیرەی زۆر لێیە ئەو هۆیەکی تەواو گونجاوە بۆ هەم
لێرە هاانکان بە ئیسراحەت ئیشی خۆیانەکەن و باشترین جۆری هەنگوین ئەبەخشن بە ئێمە مرۆڤ. ئێمەش ڕاستەخۆ پێشکەشی کرای بەڕێزەکەین. ئێمە دەستی یەکین هەنگەوانی هی خۆمانە هی خەڵک نێبیین و بیفرۆشینەوە. ئێمە نابین بە دەستی دوو ڕاستەخۆ خۆمان نەیفرۆشین کیلۆی 45,000 ئەو هەنگوینە کوالێت هێجوانە پاڵی کە بینیت بە 45,000 کیلۆی بە 45,000. ئەی باشە کا خەلیل من هەمووان چوینەتە بازار یان خەڵک بە ئیلاقاتی خۆی هەنگوینی هەیە کاک محەمەد کاک ئێمە زۆر جار پرسیارێکمان لێ یەکەم زۆر وەڵای جیاوازەکەی تەنها ئەمە یەکەم من عەرزەکەم ئێمە دوکانمان نییە شاگرد و کرێکار و ڕەفە و چیزانم ئەم مەسروفاتانەمان نییە کا خەلیل لە ڕێ ئۆنلاینەوە ئیفرۆشێ لە ڕێ ئۆنلاینەوە هەرزانەکەوێ و ئێمەش هەر لە ساڵی 2007ەوە بڕیارمان داوە هەنگ بدەین بە 45 لە ڕاستیە حەزمان نەکردووە ئەو سیعرە بگۆڕین و حەزمان کردو خاوەنی وعد و پەیمانی خۆمان بین. تو جارێک کاک محەمەد قەی نادێتی وایە باشەبی لەبێت دەچێتەوە کاک محەمەد باشە ئەمە یای بە منەوە خۆی چی لێ هاو خۆی هینە بێت ئەو چەقۆیی کە بەکاری ئێنێ بەجێ ئەمێنێ چ خۆی بەکارهێناوە ئەوەی کە شکاتم هەیە کا خەلیل شکاتم هەیە کاک محەمەد پێ ناخۆش نەبێ تو خوا بەجێ ئەمێنێ ئەو چەقۆی کە بەکارێنێ بەجێ ئەمێنێ باشە پاش مدەیەک سکی کونی تێبێت ئەمان کە بەجێ مێنێ سکی ئەدڕێ باشە پاش چزانم پاش چەند دقیق هەیە ئەتر ئەمرێ حەزیش ناکا پێتەوە بدا ئەی بۆ پێوەمەوە ئێمە هاتوون لە بەردەم سنووقەکەیانەدان ئەو پێوەیانە لە نەزانینە یان وەکو دیفاعەکە لە خۆی نەک ئەوەی حەزی لە هێرش بێ حەزی لە هێرش نییە خوامەڵە بام ڕوونکردێک و بەبێ دەربارەی هەنگوین خەڵک ئەڵێ هەنگوینی کێو هەنگوینی شاخ باش بۆیە ئەڵێ بە $100 هەماڵ و مینم تۆی چرای ژینم یا نەبی بافیدای تۆ بێ ڕۆحی شیرینم یا نەبی ئەمان یا نەبی تۆ کە لە گیانم خۆشەویستەری یا نەبی یادی هاتن ناکەم فەرامۆژ یا نەبی دڵبار دەبازی کەروانی ڕێتا یا نەبی تا خۆ دەفەرمووی شەفاعەت بۆ تۆش یا نەبی ئەمان یا نەبی غەم لە ناو خوێنە ئەهاتووە چوو یا نەبی تاوان ڕۆشنایی چاوانی ناهێشت یا نەبی کە چێرای نووری جوانی داگیرسا یا نەبی تاریکی ماڵی ئەوینی جێهێشت یا نەبی ئەمان یا نەبی هەماڵ و مینم تۆی دونیا و ژینم یا نەبی بافیدای تۆ بێ گیانی شیرینم یا نەبی ئەمان یا نەبی صلی الله عليه وسلم. ئامین هەنێک کات بیر لەواکیتەوە ژیان زۆر کورتە بۆ مرۆڤەکان ڕقیان لێکە کە کاتێکە بینی لە باڵندەکانە یان لە مار و مێرووە کە چەند ژیانێکی جوانە ژین دایم بیر لەواکەمەوە ئەڵێم باشە بۆچیە بە مرۆڤ ڕقی لێک بێ ئینجا کاک خەلیل کاک محەممەد ئێستا چێکلیەوە تۆ وڵایی ئەمانەوێ ئەم سنووقانە وەختی ئەویان هاتووە کە ئەو شانانەی کە هەنگوینی تایە دەریکەین ئەو شانانەشی کە هەنگوینی تیانە و گەرای تایە بەجێ هێڵینەوە بۆ خۆی باشە کاک محەممەد
هەڵبەتە جەنابەت باشتری زانی بەڵام ئەوەی بیستومە ئەڵێن لە هەنگی شاکە خەلیل ئەڵێن لە هەنگە پاسەوان هەیە کرێکاری ئاو هەیە توانی بۆ ماشی بکەیتەوە ئەمە چۆن چۆنیە؟ وەختی هەنکە لەدایکە بێ هەفتەی ئەوەڵ هە لە ناو سنووق ئامێنێتەوە پەرستاری پێەکەن شانەی پێپاکەکەنەوە پاشان حرەسی پێەکەن پاشان قۆناغ بە قۆناغ یعنی هەموو قۆناغەکانە بینێ هەنگ هەر هەنگێکە لەدایکە بێ پەرستاری و خزمەتکاری و پاکردنەوە و حرەسی و ئاوهێنانی پێەکەن هەتا تەعەن هەنگ بەلایەنێکەوە هەفتێکی پێچێ بۆی باڵەفڕ بێ تا باڵەفڕە بێت توانای چوونە دەرەوەی ئەبێ باشە ئیشی ناو سنووقی پێەکەن ئەی ماشەڵڵە ئەمەتانی دەست نەدە لە هەنگ ئەم بەدوای ئەماگەڕێ باش شتێک پیشانەی دادا بەڵێ نیابەی بەڵێ دادا لە نیا شوێنی ئەم شوێنانەی کە حەجمان گەورەترە بەڵێ پێشتر هەنگی نێری تیا بەرهەم هێنراوە بۆ ئەوان قەبارەیان گەورەترە خەباری گەورە بەڵێ بەڵێ ئێستا ئەمە ڕەنگەکەی زۆر تۆخەواتە ئەمە ئەفڵا چاکە کوالیتی بەرزە هەمووی ئەسڵە بەڵێ بەڵێ بەڵام بەڵامی تر ئێمە ئەمە ئێرە و quality- بازاڕەڵێ کوالەتی بەرزترە تامی خۆشترە ئەبەو زۆر کاک محەممەد نازام زوو زوو سەرەکەی بەم سنووقەیە هەنگی نوش نەخۆیتەوە بەرزیەمەوە نا هەنگوین ناخۆم هێشتا کاتی ماوە هەنگوین دەرکەین باش ئێستا بەس سەرپەرشتی و سەرپەرشتی هەنگەکانەکەین تا مەوسیمی هەنگوین بڕێن بێ خاڵۆی ڕێبوان ڕێگانازانم بمخارۆ سەرێ ڕێ وەی قەزان لاگیانم من و ماژنونیان خستە بەرەماکتاب لە بۆ فێربوونی قورآن و ئادەم من قورآنمێ خوێن دەوریشمێدا مەجنون لە سوورەی وەلەیلا مایە ئەی خاڵۆی ڕێبوایان ڕێگانازانەیەم بمخارۆ سەرێ ڕێ وەی قەزالاگیانەیەم هەر بژی یخوا سەلامەت بی منی شەڵێم هۆ خاڵی هەنگەوان ڕێگەکەت دەزانم هەموو سنووقەکان تا بەم ئەوە ببە من کاک محەممەد گیان شووتی شارە زورە ئەحمەد کڕ خۆشە من نایخۆم من دڵک زەمە بۆ بەشوتی دڵک زەمە بەشوتی نهار بەکتێ مەعیدەمەیە ناشت بخۆ باشە بی خراپە بخوای خۆی باشە بی وردە وردە لێ بخۆ خراپە بۆ بەکتێ مەعیدە بەخوای خۆی شووتی باشەکە بەذاتی خوای بەخوا تەمەنەگە لای خۆی گەورێ شەرمی ناوێ شوانە یانەوە جاتی تۆ شوانە گیان بەشە مەڵگرتووی بەخوا بۆم ناچێتە خوا لە مەعیدەمە خۆم بۆی ببە ئەسە بۆی ببە ئاها چۆنم بۆ چۆنم بۆ ئەت خەڵک خوشکی وای هەیە ناوە بەخوا من ناخۆم بۆ بەخوا خۆم دانا بۆ کاڵتە زەرەری نییە خۆیدا ناو بە کاڵاگە دێزانیم ئاکیوان خاڵسم شوانە بیرام لێوە یا ماوە ویدۆکە تا تینوی دەبێ شووتی زۆر خۆشە وەجانەیەشی
کاک محەممەد بەڕاستی شووتێکی زۆر خۆش بوو دەست خۆش بێ لەخوا عافەت و بێ قوربانە بم کا خەلیلیان ئەمڕۆ عەزیێتمان یاخوا سەلامەتی خوشکی یاخوا لەشتان ساغ بێ یاخوا بەخێر بێسەر چاوەکان چاوەکانە نێشێ کاک محەممەدیان لەشی تۆش ساغ بێ خی گەورە ڕسق ببارێنە ئیشەڵا بەسەریا یاخوا بەخێر بیان بەخێر بێ سەر چاو زۆر 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 سپاس زۆر زۆر سپاس ئەزیزانم لە جوانترین جێگەی شارباژێڕەوە پێتان ناڵین کوێیە لە بەرزترین جێگەوە لە هەوایەکی زۆر فێنکاوی ئەوە بۆ خۆمان دانیشتوین لەم سەر عەرزەیە لە تێشووتی و لە تێکاڵەکە خۆین بێ ئێوە ناخۆش خی گەورە ڕستت ببارێنە بەسەر ماڵی هەمووتانە هیوادارم تێگەیشت بێتن لەوەی کە چۆن هەنگ شیلە ئەهێنێ و دەیکا بە هەنگوین و هەنگوینی ئەسڵ و عادی و هیوادارم خی گەورەش دەست ببارێنە بەسەرەمانە و تاوەکو ژێگەیەکی کە ماڵتان ئاوا و خواتان لەگەڵ